من عاشقی او هەولێرە هەرچەند محەممەد بەرە مامۆستا ئەو بۆچی لێرە دانیشتووی؟ مامۆستا ئێرە جێی باب و باپیرانمە ئەوە لێرە لەدایک بوویمە مامۆستا ئەو گەڕەکە تاریخی ئەو شارەیە مامۆستا ئێرە تەعجیلە مامۆستا نەک ئەمن لێرە لەدایک بوومە بابیشم لێرە لەدایک بوو یعنی ئێوە لێرە نەماون؟ ئەمە مامۆستا تو زۆر عەنتکێزانی کورەکە ئەو لێری مامۆستا ناو شاریمە هەمووی کەتە پشت 150 مامۆستا ئێستا من کرێچیمە مارم لە پشت 150ە ئەها یعنی ئێستا کەس لێرە ناژیت نەما مامۆستا ئێستا و گەڕەکانت دیتە بوویتە جێی گەراجی سیار مامۆستا هەموو وڵاتێک مامۆستا لە دنیاە شانازی بە گەڕەکە کۆنەکانی خۆی دەکات لەبەرەوەی تاریخی ئەو شارەیە وایە کەلتوری ئەو شارەیە شارستانیەتی ئەو شارەیە مامۆستا بەس ئیمە خەڵک لە باتی توالێت بەکاری دەینی مامۆستا دەبی ئەو گەڕەکانە ئیحتیمام پێ بدرێ مامۆستا نۆژەم بکرێتەوە دەبی ئەو گەڕەکانە هەزار گەڕەکە نوێیەکانی بە قوربان کرێ لەبەرەوەی ئەوە تاریخی ئەو شارەیە مامۆستا ئەوەیە لە دەوڵەتان بەوەی دەناسەی نەک بۆ شارە نوێیانە مامۆستا ئەو گەڕەکانە نمونەی پێکەوە ژیانن گەڕەکی ئێوە لەو گەڕەکانەیە کە زۆربەی پێکهاتەکان مامۆستا بەیەکەوە دەژیان ئەمە عەرەبمان جیران بوو تورکمانمان جیران بوو جوومان جیران بوو مامۆستا هەموو وەکو برایان دەژیان ڕاست دەکەی محەممەد هەری کە سەودینی خۆی و نەتەوەی خۆی مامۆستا ئەدی مامۆستا ئێستا پێویستە ئەو گەڕەکانە مامۆستا وەچی چاوی خۆمان پارێزین داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەو گەڕەکانە نۆژەن بکاتەوە ژیان سەر لە نوێ دەست پێکاتەوە مامۆستا دەمەوێت پیاسەکەم لەگەر بکەی و بەناو شەقامەکانی و گەڕەکەیدا بڕۆم و یەک گۆرانی محەممەد ئەحمەد ئەربەیلیم لۆ پێکەوی مامۆستا ئەوە ماری ئەبڵە ناجی حەی بوو زیرانمان بوو مامۆستا دوو کوڕی هەبوو دوو کوڕ ناویان ئەرجان و مستەفا جان بوو مامۆستا منداڵ بووین ئەلێرە دادەنیشتین ئەمن ئەرجان مستەفا جان گەمەمان دەکرد بەس مامۆستا ئەو وەختی دەرکەکان هەمووی کرابوونەوە ئێستا داخرایە مامۆستا پێشتر خەڵک دەرکەی کرابووە دەچووینە ماریوان نانمان دەخوارد ئەوان دەهاتنە ماریمە نانیان دەخوارد هەمووی یەک عائیلە بووین مامۆستا چاومان لە کەس برن نەدەکرد مامۆستا ئێستا شتان نەمایە دەرکەکان هەموو داخراینە کەسی خەی بە کەس نەمایە مامۆستا ڕاست دەکەی محەممەد هیچ شتێک نەما تەنها یادگارەکان نەبێ مامۆستا حەز دەکەم ئەرجان و مستەفا جانی گاسکەم لە دەرکەی دەدەمزام ناکەنەوە نییە مامۆستا کەس دەرکەی ناکاتە